28 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکووە ئەمڕۆ خەڵکی هەولێر لە بەیانی زۆوە دەستیان بە ڕاپەڕین کرد لە دژی ڕژێمی باسی ڕووخاوی ئەو کاتی عێراق. لەم کاتێکە من ئێستا قسەی تێدا دەکەم خەڵکی ڕاپەڕیوی هەولێر شەڕێکی گەورەیان کرد لەم شوێنەی کە من ئێستا تێیدا وەستاوم، لەم شوێنەدا کە دائیرەی ئەمنی ڕژێمی بەعز بوو. خەڵکی هەولێر بەدار بەبەرد بە چەک بە دروشمی جۆرا و جۆر ڕوبەڕووی چەکدارانی سەر بە ڕژێمی بەعز بوونەوە توانیان لە بەیانیەوە تاوەکو ئێوارە ئەم شارە لە ڕژێمی بەعز پاک بکەنەوە. ژمارێک لە خەڵکی هەولێرم لایە حەزم کرد لە نزیکەوە بزانم چیرۆکی ئەوان چییە و چیرۆکی ئەوان لە چوارچێوەی ڕاپەڕین چێت چیان بینیوە ڕووداوەکان چۆن بووە. حەز دەکەم لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. لە ڕۆژی ڕاپەڕین تۆ لە هەولێر بوو دەچگەڕەکەی بوو سەیداوە دۆخ چۆن بوو؟ وەڵاهی هەستی خەڵک چۆن بوو بە تایبەت ئیخۆت؟ وەڵاهی هەستەشی زۆر زۆر خۆش بوو پێش 2-3 سەعات ئەها ئێستا پێشمەرگە دێ وها ئێستا پێشمەرگە هەرخوا خۆمان بوو پێشمەرگە ببینین ینی زین کووە کو نییە ینی بە پەرۆژ بوون بۆ ئەوی ڕاپەڕین دەست پێ زۆر 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 باشە. بەڵام ئەو کات هێزی سەربازی هەبوو، دایرەی ئەمن هەبوو، مەنزومەی ئەمنی هەبوو، جێیش شابی هەبوو، وانە جەماعەت ئەی ترسێک نەبوو لەوەی ڕاست سەعات بە سەعات ئیشەکە هێو یعنی خۆشتر دەبوو ینی کراوەتر دەبوو. یعنی هەر چەندیان گوت ها ئەوە سەعاتێک ماوە 2 سەعات مایە 3 سەعات مایە پێشمەرگە بگاتێ و گڕوتین زیاتر دەبوو. باشە ئێوە چتان بینی؟ وەڵامە خەڵکی تەیراوینە. باشە لە تەیراوە چی ڕوویدا؟ ئەوەی گەنج و لاو بۆ هەموو هەڵستانەوە بەرەو محافەزەی. باشە تۆ تەسەوڕی ئەوەت دەکرد ینی ڕاپەڕین بەم شێوەیە دەست پێ بکە خۆ پێشتر سەدام زۆر بەهێز وەکو خەونەک خەونەک بوو. بەڵێ باشە من بەڕاستی پێم سیر بوو ئەو کات ترس نەبوو. بۆچی خەڵک نەدەترسا؟ خۆ سەدام پێشتر چەکی کیمیاوی بەکارهینا بوو، ئەنفالی کردبوو و زۆریش بەهێز بوو. ئەم خاڵەکانم کورزایەکانم هەموو لە عقوبانی پێشمەرگە بوو. هەشتا حەق بەخۆم سەردانیان کردو دەزانی پێشمەرگە چۆنە کە هەستانەوە ئەوانە هەستان بەرەو محافەزە ڕۆیشتن. عمرم 15 ساڵ بوو ئەو کاتی. باشە ئەوەی کە گرنگ بوو کاریگەری لەسەر تۆی دروست کردەوە تو ئێستا لە خەیاڵت ماوە چی بوو؟ چ دیمەنێک تاوەکو ئێستا لە مێشکی تۆ ماوە؟ کاکە ژن منداڵ زەلام اختیار هەموو نەوعەک وچی میدەکرد لۆ دایرێ لۆ محافەزەی نەدەترسا خەڵکەکە مردبوو لە مردن نەدەترسا دەچوو خۆی زیندی بکاتەوە بۆ نەوعینە باس زیندی نەدەبووە هەتا پێشمەرگەک دەچوو 500 مەدەنی دەچوو. ئەمن بەخۆم بەدوو ئەمنی کەتیمەلە لە بەرامبەر سینەمای سلاحەدین بەواستای یەک ئەمنی 6 ئەمنی کرد مەفرەزە 6 ئەمنیان کرد. سلاحی لە من ڕاشام کراس و پانتۆر و گوت کاکە منەونیمە چۆ کۆڵانەی ساردەورێ مەتیقیان کرد 6 نەفەریان کرد. باشە سەختترین شەڕ لە هەولێر لە چ شوێنێک بووە گەر بزانم؟ مەنزومە لای یعنی پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی شەیدی ئێستا دەستگای شەیدی ئێستا مەنزومەی سەرێکە کوردی سەربازی زۆری تێدا بوو عێراقی ئەمن و ئەوانەی زۆر تێدا بوو زۆر ئەمنی تێدا بوو کوژراوەمان نەکرد برای بەڕێتی معنەوەیان نەبوو ڕەت بدەنەوەی هێرش بکەن یان ئەوە بکەن مقاومەیان نەکرد هەبوو وانە بوو بەخۆتەکان لە پێشمەرگەی چوو بەڕاتی دەترسان زۆر حەزەکوان دی تەکەی فرێدەنەوەش بێدار بوو ترسیان زیاتر بوو لە معنەویات. باشە پیا و قینە بەڵام بۆچی ئافرەت ئەو کات بەشداری شەڕی دەکرد؟ کاکامی زڵم دەکرد زۆڵم مەوزوعەکە زڵم ئەو ژنە کوڕی کوژرایە برای کوژرایە خزم کەسی زڵمی بەعەس وای لەو خەڵکەی کرد هەستی یەکەم ژن کە شەید کرا خەجێ خوشی فارس باوای بوو یەکەم ژن شەید کرا خەجێ خوشی فارس باوای بوو
دایرە ئەمنی کرد لە چ شوێنە ئەنجومەنی وەزەرانی ئێستا کە دایرە ئەمنی تۆ بۆ خۆت بینیت مەخۆم لەوێ بوو چۆن بوو شەڕەکەت چۆن بوو حزبی سەر ئەو بارەگای حزبی بەعشان کردو ئەمنەکانیان کردو ئەوێ ینی ژنەکە نەگەڕاوە نەگەڕاو یەکەم ئافرەت بوو کە بەهێز بوو باتوانە بوو کە پێشمەرگەی چی ساغ بوو خەجە خوشی فارس باوەی حزبی بە هێرشی سەر دایرە ئەمنی عامی ئێرەی کرد منزومەی کرد ئەو شەید کرا ئەلەوێ باشە ئەوانەی کە هێرشیان کرد هەموو پێشمەرگە بوو هەموو ملت بوو پێشمەرگە تێدانە بوو هەمووی ملت ملت بوو هەمووی ملت پێشمەرگە لە ئاخرەکەی پێشمەرگە لە ئاخرەکان ملت ئەوانەی ناو بالحزب ینی یەکەم جار خەڵکی هەولێر شارەکەی ئازاد کرد بەڵێ ئازادی کرد ئەو زەختی باشە تۆ وەکو کەسێکی بە تەمەن کە لە ناو ڕاپەڕینەکە بووی ئەو ڕۆژ چیت لە بیرماوە کە زۆر کاریگەری هەبووە لەسەر چم لە بیرماوەڵێ کردی ملت کردی دوای ئاخری پێشمەرگهاتن عالم بە پێخوازی و سوزمی سەر ئەوەی دەکرد معافزە و دارێ ئەمن و استخبارانە بە پێخوازی بە بەردی بەڵە بە بەردی شەڕیان دەکرد بەبەر شەڕیان بە قورعان خوشی فەرزبەوە بە پێخوازی وزمی سەر نەزۆمەی کرد بەخوای باشە هەر یەک ئافرەت بەشداری شەڕی هەموو ئافرەت دەربەگەر بوو بەزیوی لە هەموو لە پێش هەمووان بوو لە پێش زەلامی بوو خوشی فەرزبەوە باشە تۆ چیت بینی لە کاتی ڕات ئافرەت یەک ئافرەت نەبوو من سێ ئافرەتم بینی خەجەی باوە بوو مەمێ بوو مەمێ مامیاسینی یەک لە پێشنە پێشمەرگا هاتبەوە ئافرەتێکی مەسیحیش بوو لای زەدەقەی ئیشی دەکرد مێردەکەی شون مزر بوو من ئەو سەیەکم پێکەوە ئەلێرە چوونە خوارەوە ئەلێرە من بە چاوی خۆم دیتم من هەستێکیان ماناسی شەڕەکە سەخت بوو شەڕەکە لێرە سەخت نەبوو شەڕەکە لای دایرە من سەخت بوو لەوێ مقاومە لە محافظە هەندێک خەڵکیان هێنا بوو ئیلای ئێرە نەبوون وەکو بڵێن جاسوسی وابوون زانیان خەڵک ئەوە ناکەن لە پشتەوە هەلاتن خەڵکەکە ڕاست سۆزورەوە یعنی تەقە لە محافظە نەکرا من بخۆم لەوێندرێ بووم بەس بۆ خوارەوە بۆ لای دایرێ من تۆ باسی چیت کرد ئەو جوودیانێک کە لە هەولێرە بوون ئەوانە هەموو بەرەو کەرکوو دەڕۆیشتن کەسێک بەشی نەکردن لەوانە باشە بۆچی ئەمە ینی بۆچی خەڵک لەگەڵ سەربازەکان تەعاملەکی نەرمتریان سەربازەکان ئەوەچی زۆرە ملی بوو بوونە جنگیرە کە زەختیانە سەقەشی نەبوو واز بەکەشانەوە هابوو کابرا خەرچی بەسڵای بوو بەغڵای بوو ئادوای لێرە بە تۆزی بوو بە عسکەر فەخر مەعاشی نەبوو نانی نەویسی نەبوو کابرا چ بکەم مەجبور بوو لە ڕێی کەرکوچی دەڕۆیشتن بۆ ئەستورای جارێک کەرکوچی هەمووش بە پێیان بوون هیچی بەسیاری نەبوو با بزانین لە ڕووی ئاوەدانی و ئابوووریەوە پێگەی ئێستای هەولێر چۆنە لە دوای 2023 تەماشا بکەین گۆڕانکاری زۆر گەورە ڕوویدا چون من وەکو پارێزگار تەقیمێک دەکەم بۆ هەولێر هەرجارێک لە دوای 1923 کە یەکەم جار ئیعلانی مەملەکەتی عێراق کرا کە عێراق بوو هەولێر یەک لە لیوایەکانی 14 و 14 لیوایە بوو تا 2034 حساب بکەین نابێتە 200 میلیۆن دلار ئەو هەموو حکوومەتە لە 80 ساڵ کە خەرجی کرد بیلا لە دەستپێک لە تاوەکو 200 میلیۆن دلار ئەگەر بێ حساب بکەین ناگاتە 200 میلیۆن دلار ئەوانەی کە وەکو ژێرخان حکوومەت خەرجی کرد لە سووری پارێزگای هەولێر بەڵام لە 2004 تا 2014 کە دەستپێکی قەیرانەکان بوو کە لەگە بەغدا دەستی پێکرد 10 میلیارد دلار خەرج کرایە 10 میلیارد دلار لە ژێرخانی سەرمایە لە ژێرخانی ئابووری وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە بودجەی جیاواز لە هەموو هەولێر مەبەستمان هەموو پارێزگای هەولێرە خرج کرایە کە بەراوردی بکە یەکجار زۆرە تەنیا حکوومەتی هەرێم کوردستان و پارەی تەرخان کردو بودجەکانی حکوومەتی هەرێمە مەسەن ئەوەی کە لەسەر چ پەرەپێدان بۆ چ لە بودجەی استثماری کە لە بەغدا هاتەوە چ ئەو بڵێن هێزی هاوپەیمانان ئەمریکیەکان کە پارەیان خرج کردووە تێکڕای ئەو بودجانێک زۆر جۆرەکان هاتیە 10 میلیارد دلار خرج کراوە لە هەولێر کاک نەوزاد لەگەڵ ئەوەی کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە ئێمە ئەگەر بەراوردی هەولێر لەگەڵ پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان بکەین تا ڕادەیەک هەست بەوە دەکرێت کە جیاوازیەک هەیە هەولێر پێشکەوتنێکی باشی لەو بوارەدا پێوە دیارە بەڵام قسەی جددی لەسەر ئەوەیە هەولێر کە پایتەختە وەکو تەمەشا دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پایتەخت بودجەیەکی دیاریکراوی بۆ تەرخان نەکردووە پێتان وانە ئەمە ینی نادات پەروەری بێ لەوەی کە لەگەڵ هەولێر دەکرێت طبعا هەولێر ئەگەر وەکو پایتەخت ئێستا بەغدا وەکو پایتەختی عێراق مەسەن ئاستی حکوومەتی ئیتیحادی تەماشا بکەین لە کۆنەوە مەسەن محافظەی هەبوو ئەمانەی عاسیمەش هەبووە میزانیەکی تایبەت لە ڕێگەی ئەمانە عاسیمەوە بۆ پایتەختایەتی بەغدا خرج کراوە ئێستاش هەیە ئێستاش مەسەن ئەنجومەنی پارێزگا هەیە پارێزگاری بەغدا هەیە ئەمانە عاسیمەش هەیە لە بەغدا ئەو میزانیەکی جیاوازتر دەستە بەدەستی ئەمین عام کە مەسئولە کۆمەڵێک سێکتەر
کە بە جێکی ئیزافەیە تایبەت بە پایتەخت ئێمەش لە هەولێر کاتی خۆی داوامان کرد کە لە بەڕێ سەرۆکی حکوومەتمان کرد کە هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان بجێیەکی جیاوازتر بە ناوی داواکراوە بەڵام نەکرا بەداخەوە نەکرا هەولێر وەکو هەر پارێزگایەک وەکو سلێمانی وەکو دوهۆک وەکو هەر پارێزگایش دیکەی عێراق مووسڵ بەسرا ئەو بودجانەی کە لۆی هاتێ بە هەمان شێوازە بە هەمان بەرنامە بووە چەند پەرەپێدارمان بۆ هاتێ خۆتە ئیسماری وزارەتەکان بووە ئەو منەح و پەیوەندیانەی کە محافەزە و حکومەت هەیوە لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ ڕێکخراوەکانی تەوێگرتوەکان چەند پرۆژێک کرایە بۆی وەکو پارێزگایەک بۆ بیزانی کە بۆی دانرا بەپێی ئەو استحقاقاتی مەسەل لە پەرەپێدان بەغدا پارێزگاری هەولێر پێتانوانیە دەبێ یعنی حکوومەتی داهاتوو بیر لەو مەسلەی بکاتەوە بەجددی کە هەولێر پایتەختە زۆربەی وڵاتان چاویان لە هەولێر هەموو وەفدێک دێتە بەتاکیت لەمە هێواخوازین کابینەی نوێ ئەمە بەڕەچاو وەربگرێتن چکە بۆ مەسەنەگەر شتەکان وەربگرین مەسەنەوانەی مە باسی ئەو 10 ساڵەمان کرد کە ئێمە 10 میلیارد بەس دەکەرتی تایبەت لەوە بەرهێنان بەزەوە بەرهێنا وەگرین 24 میلیارد دلار هەبووە یعنی 24 میلیارد دلار نێزیک 70% سەرجەم و بەرهێنانی کوردستان لە هەولێر بووە ئەمانە طبعاً ئاویان دەوێت کەهرەبایان دەوێت قوتابخانەیان دەوێت ژێرخانیان دەوێت ڕێگاوبانیان دەوێت ئەو هەم پێداویستی هەیە میزانیەی پێویست بەقەدەر 70% لەبەوە بەرهێنان لە بۆ خزمەت گوزارەکانی کە بەپێی یاسە لەسەر ئاستی حکوومەتە ئەستۆی حکوومەتە دابین نەکرایە بۆیە پێویستە ڕەچاوی بوونی پایتەختی بوون بە بودجەیەکی جیاوازیش بگرێتن باش زۆر جار دەگوترێت تاوکو ئێستا هەولێر هەژارە لەوەی سەرچاوی ئاوی نییە پێشتر کابینەکانی حکوومەتی ڕابردووی هەرێمی کوردستان چەند جارێک باسییانەوە کرد کە زەی گەورە بێنە هەولێر وە پێم وایە من لە ماستەر پلانەکەش باز دەوە دەکرێت کە زەی گەورە بێتە نێو هەولێر بۆچی ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرا پێتانوانی ئەمە پرۆژەیەکی استراتیژیە بۆ هەولێر بەتاکیت ئەمە یەک لە بەرنامەکانی ماستەر پلانی هەولێرە کە هەولێر بە حکمی ئەوەی کە مێژوویان شارەکانی کوردستان لەسەر زەیەکان دروست نەکراینە بەداخەوە مەسەن هەولێر لە بینی هەردوو زەی گەورە و گچکە لە ناوەڕاستیی تقریبا بۆی بەپێی ماستەر پلان و دیزاینی نوێ کە دامانناوە لەگە شەریکەی دارالهەندەسا چۆن مەسەن ڕووبارێکی سناعی دروست بکەین لە دەوروبەری هەولێر کەمی ئاوەکەش کەم بیتن ئەوە بۆ اختیاری کۆرنیش کرا کە بەربەستی پێشانی لافاو بوو کە ئێستا پێدرێن ئەو شەقامی کۆرنش کەندەکە پارێزرا قامێن کراوە شەقامی لێتەنیش کرا لە پشتی شاوێزیش کەندەکان و ئەو منتەقەی بە دووری تقریبا کیلۆمەتر مربعێک دەبێتن کە بێتە دەریاچەیەکی بچووک کە ئاو کە بیرۆکە ئەو بوو لە زەی گەورە ئاوی خابەت یعنی ئاوی زەیەکسەر زەخ بکرێ بە پەم لە بۆ ئەو بەحیرێ و بە دەوری ئەو ڕووبارە بەسەر هەولێر ئەو لای هەولێردا بسوڕێتەوە ڕنگێک تەواو بکاتن و دواتیش بیرۆکەی دیکە هەبوو ئەگەر ئاوی هەولێر پاش ئەوی معالەجە دەکرێتن کە لە منتەقەی سوێری ئاوی قورسی هەولێر کەمێکی یەکجار زۆرە بۆ چەند مەتر مکعبە گرەبی لە سانیە کەمێکە زۆرە ئەویش دەکرێت بە پەمپێک زەخ بکرێتەوە بێتەوە بە حیرەکەی شاوێز ئەوە بکرێت کە جێبەجێ نەکرێت تەمان ئەم قەیرانانە وای لێ کرد بەڵام احتیمالی ئەوە هەیە ئەو پرۆژانە جێبەجێ ببێ لە هەولێر بەتاکە لە چوارچێوەی بەرنامەکانە یعنی وەستە بە باری دارایی هەولێر بۆ پارەیەکی زۆری دەوێت بەتاکیت سەرەوەی 200 تا 300 میلیۆن دلاری دەوێت باش ئێستا هەولێر پێویستی بە چییە بۆ داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو دەبی لە چیەوە دەست پێ بکەیت طبعا ئێستا ئەمە هەولێر کاتی خۆی خەتی ئیفرازی سێممان کرد کە 10,000 متر مکعب بوو لە ساعتێکدا کە زەخی دەکرد کە تەوەقعی ئەو بەرفراوانە زۆری هەولێرمانە دەکرد کە ئەو کەمیە لەگە خەتی یەکەم و دووەم بتوانێت پێویستی هەولێر دابین بکە لە ئەو بەڵام بەرفراوانێکە زۆر لەوەی خێراتر بە تایبەتیش کە ئاوارەیەکی زۆر ئێستا نزیک 500,000 ئاوارەی عێراقی لە هەولێر مایە 120 ئێستا ڕێژەی دانیشتوانی چەندە بە ئاوارە و بە خۆمان سەرەوەی تقریبا 2,100,000 کەس دەبین ئەوانش تقریبا نێزیک 700 نێزیک لە بن 3 میلیۆن دەبین دەتوانین بڵێن ینی هەولێر لە 3 میلیۆن بە ئاوارە و پەنابەر و بە خەڵک خۆمان و ئەوانەی کە دێ و دەگەڕێتەوە 3 میلیۆن کەس دەی دەژیتن بۆیە یەک لە پێداویستەکانی هەولێر کە زەڕوریتر بوو خەتی چارەمی ئیفراز بوو کە ئێستا پرۆژە لەگە بایوەتەری بریتانی وەزارەتی شارەوانی کاغدەکەیان کردیە جزئیکە یەکەمی ئەوەی بەستنەوەی هەردوو خەزانی وەزارەتی پێشمەرگەی کەسەزان کە بۆ مانجی چاری شاڵە تەواو دەبیتن خەتی ئیفراز کە 25,000 متر مکعب سێجا لە ئاو لە دینیتە هەولێرە کە ئەمە دەتوانێت بڵێم یەک لە ئەولەویاتی زائیدەن هەولێر لە کێشەی کارەبادا باشکردنی کارەبا وێزگەکانی کارەبامان زۆرە کە پێویست دەکاتن ئەوانەی سانەوی کە بتوانێت ئۆڤەرلۆدی لەسەر شەبەکەی هەر بگریتن و هەروە سێکتەری ڕێگاوبان مەسەن ئەوەی تا ئەوەی 120 واتەوا دەبێت حەمدە 150 دەست پێکرێت پرۆژەکانی دیکەش پێویست مەسەن بە بەستنەوەی هەولێر بە حاجی ئەومانان بەرجۆ سایت هەولێر کۆیە بە تیزای سلێمانی هەولێر بە تیزاهی دوهۆک ئەمانە پرۆژەی جدی لە داهاتوودا ئەمانە پرۆژەکانن هەموو لە ئیشکردندا زۆر باش
سەبارەت بە لۆکیشن ینی خۆت دەزانی کەسێک دەچێتە دەرەوەی وڵات شارەزانیە پشت بە ئینتەرنێت دەبەستێ و خەڵکێکی زۆری بیانیش ئێستا لێرە کار دەکەن بە دەیان و هەزاران کۆمپانیا هەیە زۆر جار دەگوترێت گرفت هەیە ینی لەوەی کەسێکی بێگانە ناتوانێت شوێنەکانی کە مەبەستێتی لە هەولێر بیدۆزێتەوە چارەسەری کە پێی دەڵێن عنوانەت المدن ینی ناساندنی شارەکان لەسەر پێگەی GPS ئەوانە کە دابدرێ پرۆژەک بوو کە پەیوەستە بە ئایتیکردنی حکومەت و ئەو بەرنامانەی زۆر جار هەر بە خۆی مەسەلەن بڵێن وەزارت شارەوانی گودێکم پارێزگار دەیکاتن یان بڵێن دایرەی ئەحسا کەسەر بە وەزارتی پلان بەجددی نازانن بۆ هەولێر وەک پایتەخت ئەمە بە تەواوەتی نەکرایە بەڕاستی ئەو بەشەمە مایە حتا مەسەلەن ئێستا کە ئەمە لە هەولێر لە کوردستان مەسەلەن پێوەری زیرەچکا و کارەبای تاوە نەماندای تا خەڵک دانەدرا بەڵام بەرنامە بوونە کە ئێستاکە لە دەست پێکرایە بەسەر لە ئیئا و لە ئیکارە باش دەست پێکرایە ئەمانە هەموو پەیوەستە بە ناساندن و ناسینی ماڵەکان مەسەرەن ژمارەکردنیە حاڵەتەکەی دەیان هەزار خانووی تەجاوز لە هەموو کوردستان هەیە لە زاخەوە بەڵام پێت وایە زەحمەت بێگەر ئەمانە بەشەشی دەبێت بە یاسا حەل بکرێت دەبێت مەسەن یاسایەک دەربچیت مشکلە و تەجاوزی ئەو هەزاران خەڵکە حەل بکاتێت کە خەڵکی لەوانەیە کەم دەرامەت بن خانووەکان مەسەن منتەقەی مەسەن لای منتەقەی مامزاوەیە تووڕە قەسەیە بەردانە کە لە هەولێر وەربگری لە دەوروبەری هەولێر لە سلێمانی هەیە لە دۆهۆکەیە ئەمە یاسایەک زۆر گرنگە پەرلەمانی کوردستان ئەو کێشەی حەلکە چکە ئەو وەختی دەستوە چارچێوەی ناساندنی ڕسمی کە ناساندرە بە پێی یاسایش حل بوو بەشەکە لە گرفتەکانیش ئەوەی کە ناتوانێت هەموو شت پێی ناسە بکرێت. چێ لە بەشداری لە ڕاپەڕین کرد چێ بەشداری کرد چێ بینی ڕووداوەکان منیش یەکێک بووم لەگەڵ ئەو جەماوەری خەڵکی هەولێر پێشەوەی پێشمەرگە داخلی شاری هەولێر بێ ئێمەش ڕاپەڕینمان کرد هەتا سەر دایرەی ئەمن چوین شەیدیشمان زۆردا بەڕاستی وەڵڵی هیچ چەکمان پێ نەبوو هەمووی بەدار و بەبەرد و ئافرەت پیا و ژن و پیر هەمووی وجومی سەر دایری ئەمنی کرد چۆن دەبی شەڕ لەگەڵ خەڵکێک بکرێ ئەوان چەکدار بن تۆ ئەوان وریان بەردا بوو لە ڕاپەڕیندا پێنج سێ لە ڕادێ دەستی پێکرد وریان بەردا دایری ئەمن جەیشی عراق هەمووی ورەی دابەزی بوو هیچ ورەیەکی نەما بۆ هەوت بەرەو ڕاکردن بوون باشە پێشتر ینی خەڵکی کوردستان فال کرابوو چمیا باران کرابوو و سەددام بەهێز بوو ینی چەکدارەکانی بەهێز بوو خەڵک چه حماسەتێکی بۆ حماسەتە لە چێ پەیدا بە خۆتی هەبوو خەرق بەدار و بەرهات و بەڵام پێشمەرگە بەسەک شەڕی دەکرێت داری ئەمن ئەمە لێوە ڕاوەستا بووین پێشمەرگە هجومی دەکرد خەرکش بەرد و دای دەست بوو کەس لەبەر چاوی تۆ شەهید بوو بەرێ خەرک بەر بۆ زیرانەکەمان شەهید و بڵێ ئەوەی کە داری ئەمن لێیاندا باشە کەسەکت بینی لەوانەی ئەمن بوون بەرێ چونێ داری ئەمن هەمووی کوژرا بوون هەموو لێن دەرێ مەیدەکان جەنازەکان لێن دەرێ بوون و خەرکەشی بڵێن مەزمعکشان کە بڵێن ئەو جاشەکان کە لەگەر داری ئەمن بەتی ژیران باشە گوتیان هەولێر تاوەکو ئێوارە شەڕ بەردەوام بوو حتى دوري عشاء من لقيان داب متا تقريبا تخبره او كاتل فين داي امن طبعا ام اخو محمدني دسمان بي راسه بده اسمان بين ابوا امان دوسي ار بي سي ليدا لداي امن او زي خوان شيوان حتى تشوني جوري انت عارف شنو جوري براسي شهيد ماندا ليش كان لو امنانا خوينا وكلين بردي شاربونا او اوكي يعني جولانا وكاد والله يقلب بيش مكان كل شيء ليدا خينات اخوان باشا چەند کەس شەهید بۆ ئەوەندەی لە بەرچاوی تۆ بینی هاوڵاتی سێ کەس ئەوەی بزانم بەس ناوم بەس لە ئەمنەکان ینی لە شەڕی دایرەی ئەمن لە شەڕی دایرەی ئەمن ئەمنەکان بەبێ ئەسابوون هەتا دویان بوون بۆگەری لە ڕۆژی دوایش ئەمن لەبن خۆریم ناخۆ تۆ ئێستا دەبینم دەمانچەت بەستاوە ئەمن 24 ساعت دەمانێتم دەکەمە دوو دەماچە لەبەوەی پێنج شەهیدم دایە چاردە لە ئەمنی سەدامی ژیانمە ئێستاش نان و ئاوم دەوێ بەس بژیم یەک معاش و پارم ناوێ بەس ئەوە ئازاد بم و ئەمین و ئازاد بم ئێمە دەست و گۆشت خۆم بە شێوە دیتیا کەسی بلا ئەو غەدی لە کولکە سەد سال ئەمن خەت خەدەبی ناکەم و عمرم گەورەیە موعدم 57 خەرجشتی هەولێرمە موعد 57 زۆرم گرتنی و بڕین دیتیا نان و ئاوم دەوێ نەفت و ئاو کارە بام ناوێ بەس ئامین و ئەمام ماری خۆم جارێککە ئاوان نەمەوە لە کاتی ڕاپەڕین تۆ بێژەر بووی پێشمەرگەکان لە ڕێگای پەیامی ئێوەوە بانگەوازیان وەردەگرت و ینی ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکرد دۆخەکە چۆن بۆ ئەو کات دۆخەکە هەموو لایەکتان دەزانن لە ئاکامی داگیرکردنی کوێت و غڕوری سەدام حوسێن وڵاتی برە و کوێ برد ئێمە ئەو کاتی لە رادیۆ دەنگی کوردستانی عێراق بوون بەر لەوەی کە دوای ئەوەی کە ڕاپەڕینی باشووری عێراق دەستی پێکرد لە سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی کۆمەڵک
بڕیاری وەگر ناوی لێنا ئەگەرەکان بەڵێ ئامادەکاری کرا ئاگادا ئەوە کرا بەداخەوە ئێستا ڕاپەڕین ئەو ساڵ بە تایبەتی من وای دەبینم وەکو هەر تاکەچی کوردی دەبینم هەرچی دێ غەدری لێ دەکات چۆن حقیقەتەکەی باز ناکەن ڕاپەڕین چۆن بوو هەیە دەرێ من ئەندازیاری ڕاپەڕیم و هەیە دەرێ ڕاپەڕین ئەمن کردم هەشە هەر ئاگەی لە ڕاپەڕین نەبووە دێکاتە قارەمانەتی خۆی لە کاتێکە ڕاپەڕین بە پێی بەرنمەیەکی توکمە و داڕێژرا و لەلایەن سەرکردایەتی سیاسی بە تایبەتی لایەن هەردوو حزبی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان باشە ئامادەکاریەکان چۆن محوەربەندی کرا ئەو محوەربەندی کرا سلێمانی و دۆک پارتی قیادەی دەکرد لە سلێمانی نێچیرۆن بارزانی بوو لە دۆک زعیم عەلی بوو لێرە کۆسرەت بوو جێگرەکەی خورشی شێرە بوو بە کورتی بەرنامەک دانرا بوو هاوسەنجێک لە نێوان هەردوو حزبی سیاسی دانرا بوو پێ بە پێ بە پێی منتیقا مەفارز تەشکیل کرا و بەناو ئیتر ئەو پیادەدا ئەو بەرنامە داڕێژرا یەکەمین نقطەی ئینتلاقی ڕاپەڕینج ئەوە بوو لە ڕانێ دەستی پێکرد باشە کاک بارزان تۆ ئەو کات بێژەر بووی ینی لە شار دوور بووی لە گوند و باژێڕەکان دوور بووی ئەو کات کە هەواڵی ئەوە تێدەگەیشت فلانە ناوچە ئازاد کرا ئەو کاتێک کە ڕانی ئازاد کرد دواتر سلێمانی و وەکو شارە گەورەکان دواتر هەولێر لەو چاوەڕوانیەدا بووی حالەتێکی وا دروست بێ ڕاپەڕینێکی لە بەتاکید ئینسان کە پێشمەرگە بوو دەبی بە ئومێدیش خۆ ئەمە لە یەکەم جار جەنابتان دەزانن هەر لە دروشەوەکەمان کوردستان یان نەمان یان ئۆتۆنۆمی ڕاستەقینە بۆ کوردستان و دیموکراسیت بۆ عێراق سیاستی ڕاگەاند و ڕژاندنی هەستی جەماوەەر بوو زیاتر وهاندانیان بوو و تان لە پێشبەرگەدام و بۆی ڕۆڵێکی باشتان بینی بە تاکید ئەو کات بەخشتان چەند کاژمێرێک بوو دواتر ئەو کات سەرەتا ئێمە ڕادیۆیمە 2 سعات بوو بەڵێ بەڵام لە کاتی ڕاپەڕین بۆ 22 سعات بۆ 22 سعات ئێستا لە بیرمان ڕەمەزان بوو دەناوی سەرۆک بەرقەی کە دەوێ ئیش بکاتەوە کار بکات یعنی ئەوەندە کاریگەر بۆ ڕادیۆکە لە ساستی جەماوەر خەڵکەکە بەو بای دەجار لە لایوێ چکە دەنگەکە بوو ئەو دەنگا پێشمەرگە بوو لە پشت جەماوەر یعنی ئەو کاتێک کە بانگەواز بۆ تۆ دەهات باسییان لەوە کرد هەولێر ئازاد بوو هەستی تۆ ئەو کات چی والله خۆش بوو ئەو کاتی ئینسان ئەمە ناتوانم ئێستا وەسبی بکەم ئەمەن ئێستاش لەبیرمەوە برادەران ماوەن کاک مەسعود ساڵەی و ڕێبەڵدا ئەو کات یعنی گریام کاولێر ئەو بوو یعنی وەخ زۆر حساس بوو بە گریانەوە تۆبان ئارێوەڵ چیت گوت ناتەنم ناتوانانی وایە خۆ ئەتۆ وڵاتە کە تەمەشا دەکەی ئازاد بوو دوایە هەموو قاتی و قوڕی و کوشتن و دوایە هەموو ژێردەستەڕانە و ژێر دەستەیە ئەتۆ هەست بە هەستە چی بوو کاتی هەولێرت بینی لە نزیکەوە پاش ئەو هەموو دابڕانە والله هەستم چ بوو من شەو بوو هاتمەوە شەو گەیشتین سعات دوی شەوێ ئەمن و کاک مەسعود ساڵەی و بەجێبەکەی ئیزاعمە هینا بوو بە 2 ساعت و نیوانە تەماڵی خۆمانم دیتەوە چکە ماڵمان لە گەڕەکی مفتی بوو ئەو کات ئەمن ڕۆیشتم لە سەرەتای هەفتاونەوە دەماڵی لێبوو بۆ ئێستا 3-4 گەڕێک لە پشت مفتی دروستکە نەم دیتەوە پاش پرسین و بە دوواداچن تقریبان دەوری 2 ساعت گەڕانە تەماڵی خۆمانم دیت باشە ڕاپەڕین کرا بۆ ئازادی بۆ سربەخۆی بۆ دەستەفەرکردنی مافەکانی خەڵکی کوردستان پێ دوایە کۆتایی هات تۆ کوڕە کوردەکی دەزانی میلەتی خۆ چەند قوربانی دەیە ئەو میلەتە شایانی ئەوەیە هەموو شتێک لێ بکەین لە چاکسازی لە خۆشگوزەرانی کردنیان لە دابینکردنی ئەمن و ئاسایش لە ئاوەدانکردنەوەی وڵات بە تایبەتی دەستمان بگاتە دێهاتەکان. ساڵ بەر لە ئێستا لەم شوێنەی کە ئێستا من لێی وەستاوم پێیان دەگوت سەربازگەی ڕشکین ئەم شوێنە سەربازگەیەکی ڕژێمی ڕووخاوی بەعز بوو و لەم سەربازگەیەدا بەدەیان کەس لە خەڵکی هەولێر ئەشکەنجە و لە سێدارە دراون. ئەمڕۆ
بە خوێنی شەهیدان و قوربانیانی ڕاپەڕینەکەی 28 ساڵی لەمەوبەر توانراوە ئەم ناوچەیە بە شێوەیەکی بەرچاو ئاوەدان بکرێتەوە. بەڵام وەکو خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان باسی لێوە دەکەن، ڕاستە ئێستا ئاوەدانکردنەوە و ئازادی لە هەرێمی کوردستان دەستەبەر بووە، بەڵام پێویست دەکات بۆ لەمەودووە حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و دەستپێکردنی چاکسازی و باشکردنی گوزەرانی خەڵکی کوردستان کار بکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.